لە کاک ئەنۆرەوە دەست پێکەین بە خێر بیتەوە دوێنێشەوە غایب بووی بەڵام هەر لێرەوە لەگەڵمان بووی خۆت حەزەکەی لەسەر کام بابەتەیان دەست پێ بکەیت ئەتۆم چونکە لەم قسانەشیان زۆر باسی ئەتۆمی کرد دۆناڵد ترامپ. دیسان زۆر سپاس ڕاست دەکەی زانی کاک بێستون وەختێکە شەڕەکان هەڵەگیرسێ ئیتر مەرز نییە بەخواستی سیاسیەکانیش بچێتە پێش. ئێمە ڕووداوەکەمان بینی کە بە لێدانی سەرکردە باڵاکان و یەکەمینی کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد و بەشێکی زۆر دوایەوە لە ژێرخانی ئابوووریەکەی و سوپاکەی لێدراوە و ئەو تەسەور و تەوەقوعی کە واشنتۆن و تەلەبیبیش هەیان بوو کە لەگەڵ یەکەم لێدانی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕژەمەکە ڕوخێوا دەرنەچوو وە قسەکەوەیە کە ئەوەی کە زۆرتر دەرچۆ خواستی سەربازیەکان بۆ تا ئێستا نەخواستی سیاسەکان بۆیە لە حاڵەتێکە ئێستا ئەو قسانەی ترامپیشکە جۆمان لێبێ جۆرێک هەست بە ڕەشببینی و بە پاشەخشاکە لەسەرەوەی کە ئامانجەکانی بە ئاسانی نهاتوتە دی بۆ یەکەواتە لەو حاڵەتانەی ئێستایا بیر لەوە ئەکاتەوە لە شۆباسی نەکرد بەڵام جوڵە پێکردنی هێزی مارێ لەوەیە باسی کرد لەو کاتەیە ئێمە نەگەڕابووینەوە لە بینەکەیە و توێتی دەربارەی مۆزوعی بۆریەکان لە هەموو لەحظەیەەکە احتیمال لە شتێک ڕووبا بە پێتان ناڵم جار ئێستا قسەکە لە سەرهێنانی هێزی مارێنزە کە باز لەوە کرێ ڕەنگە لە هورمز یان لە خارک دای بەزێنێ و بتوانێت بەشێ لە جەنگەکە حەسم بکە یان ئەوەی کە هێزی تر لە ناوچەکە بێنە ناو شەڕەکە و شەڕەکە گەورەتر بکەن کە ئێرانیش خواستی ئەمەی هەیە ینیشێ ئەوەی کە چۆن کێشەی وزەی پەرش و بڵاو کردەوە بۆ ئاستی منتەقەکە وە سەرنجی زۆری ڕاکێشاوە بەشێکی زۆر لە شەڕەکەی بڵاو کردوەوە لە هەماشەوە لەوانەیە فراوانتر بێ ئەوی ترامپیش داوایەکە بە ناوی پاراستنی دوورگەی هورمز لە ڕاستیە بۆ بەشداریکردنی جەنگە ئێستا ئەوەی کە جەنابەت باس کرد یەکێ لە ئامانجەکانیش ڕەنگە بەکارهێنانی چەکی ناوەکی بێ ئەزانی لەم قسانەی ترامپە کاک بێسون ئەوەی کە سەبارەت بە بەکارهێنانی چەکی ئەتۆمی وتی ئەو فڕۆکەی بیدووەم بۆ بێنن ئەمە لە کاتێکە تەنها ئەم بیدووە ئەتوانێ چەکی ئەتۆمی یعنی ئەتوانێ 16 کڵاوی ئەتۆمی استراتیژی هەڵگرێ یان هەشتا کڵاوی ئەتۆمی تەقلیدی هەڵگرێ و لەگەڵ موشکی GBU 157 کە زۆر وێرانکەرە کەواتە ئەو کاتێک ئەوڵێ ئەو فڕۆکەیەم بۆ بێنن بەدەستێوەیەتی دەلالەتە لەوەی کە وەزایدەنەوەی کە جگە لەو ئاماژانە کە بیدوو کارەکەی لە ئەسڵا ئەمەیە و بەپێی ئەوە بەکارهێنانی چەکی ناوەکی کە من زۆرترەگە پێش وایەگە بەکاری بێنە ڕەنگە ئەو چەکی ئەتۆمین تەقلیدیەکە بەکاربێنێ کە زۆر وێرانکرد نییە پێویستی بە ڕەزامەندی کۆنگرێز نییە و لە لایەکی تریشەوە ئەگەر ئامانجیان ئەوە بێ کە چەکی ئەتۆمی بەکاربێنن ڕەنگە بیسپێرە بە ئیسرائیل لە ڕێگای فڕۆکەی بیدووە بۆچی لەبەرەوەی کاک بێستون ئیسرائیل کە خاوەنی 300 کڵاوی ئیسرائیل بیدووی نییە ئەخرازانم قسەکەمەوە بوو کارەکە بەو بسپێرێ بە فڕۆکانی خۆی بەڵام بۆچی لەبەرەوەی ئیسرائیل ئەو پەیماننامەی قەدەغەکردنی ئیمزای لەسەرەوە ئیمزا نەکردووە لەبەرەوە ڕەنگی فڕۆکەکەی باتێ بکرێ بە هەر شتێک بێ خۆ ئەم ئەوان خۆیان ئەڵێن هیچ شتێک ناکەین بەیەکەوە لە هەر حاڵدا پێم وایە فڕۆکە بێ کێک سەر موشک بێت لێەوە آخر ئەوەی کە ئەڵێ ڕەنگە یەکدوار حاڵیانی ئەمەکە بێستون وا دیارە ترەم ئەگەر ئەوێ بڵێ بە ئێرانیەکان بڵێ یان بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێ ئەگەر مەرجەکانی جێبەجێ نەکەن گەروی هورمز نەکەنەوە و دەست دۆشتانان لەگرن ممکن ئێمە لار حاڵەتێکا پەنا بەتەوە هەندێک لە میدیاکان پرسیاری ئەویان کردووە یان ئەویان ڕژاندووە لە کاتێک ئەمریکا 50,000 هێزی سەربازی لە خۆرەڵاتی ناوەڕاستەیە بۆچی هێزی مارێنز لە یابانەوە یەنێت 50 ساڵە نەجوڵاوە قسەکەوەیە کەوانی ژەڵێن ئەو هێزانەی کە لە خۆرڵاتی ناوەڕاستن هێزی ئۆپەراسیۆنی دەریایین بەڵام ئەمانە ئۆپەراسیۆنی وشکانین و ئەمانە ڕایەنراون لەگەڵ بارودۆخێکی قورس بۆی ئێستا بێگومان هەموو ڕۆژ ترامپ زۆر قسە لەسەر هورمزەکە کە وەلحاصل داوای ئەوە کاکاڵێ بە هەر قیمەتێک بێ جارێک ئەوە داوا لە وڵاتانی هاوپەیمانیەکە لە دۆستیەکە تەنان لە سنیژەڵەیە بێ سەفینە بنێرن بۆی کە ڕێگاکە بکرێتەوە ئەمڕۆ هەندێکیان مخالیف جوابیاناوەتەوە هەندێکیان هێشتا شتویانەتەوە بەڵام ئەوە دەلالەتە لەوەی کە
زۆر بۆی گرنگە و ئەو ئەزمەیەش کە لە بەدوای لەم شەڕەیە دروست بوو جگەلەوەی کە ئەهمیەتی گەروی هورمز دیارریەکە فاکتێکی بەقوتیشە بەدەست ئەمریکا و ترامپەوە کە ئیترە بێ ئەگەر نەوتانەوێ ئەبێ لەگەڵم بن ئەگەر وڵاتانی کەنداوی لێەوە نەوت دەفرۆشن و مستەفیدن ئەبێ حاضر بن بۆ هەموو شتێک والحاصل پێچێ لە دەرەنجامی ئەم شەڕەیە گەروی هورمز وەکو دکتۆر وتی ئیتر جارێککە ڕێگا نادا هەر 5 ساڵ و 10 ساڵ جارێک شەڕێ بێ و کەسێ بێ بیگرێ ئەبێ کۆنتترۆلی بکە بیخاتە دەست هەژمونی خۆیەوە جا ئەگەر خۆشی ڕاستەوە خۆ لەوێ نەبێ ئەو سیستەمە سیاسیە ئەو وێژنە تازەی لە کۆماری ئیسلامی ئێران بێتە سەرکار بەدڵی ئەو بێ ئەبێ جارێ یەکەم شت تەمینی گەروی هورمزی بۆ بکە بۆیە ئێستا ئەگەر بزانێ ئەمریکا ئەم تەکلیف و داواکاریانی لە هاوپەیمانەکان یەکا بێن و ئەم مەسجانەی ئێنێرە بۆ ئێران بتوانێت سازشی لەگەڵ بکار ڕێکەوێ و ئەوەی کە بتوانێت ئەڵتەرناتیڤێک تۆزێتەوە وەکو دکتۆروتی لە وڵاتە ئەگەر ئەمانە هیچی نەبێ بێگومان هێزێکی مارێن زێنێ بە تایبەتی کاڵێن ئەوی کە شارەزان گوایە ئەیانەوێ لە خۆرهڵاتی دورگەکە هێزێک دابەزێنن و بتوانن ئیمداداتیشی بۆ دابینکەن کە بتوانن ڕوبەڕوو هێرشەکانی ئێران بێتەوە باسی خارکیش کە باز لەوەکرێ خارکیش بتوانێت هێزی سەربازی لێدابێ دابنێ ئەو شەوە کە قسەمان کردوت داخرەگەرم هێزە بێنێ ئێران چۆن لێدا خۆ سەرچاوی وزەی خۆیتی بەڵام ئێستا دەرەکەوێگەر ئێرانیەکان پیان وایە ئەگەر ئەمریکان لە دەست هەموو شتێکان لە دەست کەواتە ئامادە نوێرانی بکەن بۆیە یعنی دابەزاندنی هێز لە خارکێکی 22 کیلۆمەتری بچووکە ڕەنگە کارێکی قرس بێ بەڵام پێم وایە مەرحەلەی یەکەمی ئەگەر ئەو هەموو فاکتانەی باسم کرد هەموو ئەو وەرەقانەی بەکارێنێ بۆ گەروی هورمز بەدەستی نهێنێ واردە هێزی زەمینی دابەزێنێ و بتوانێت کۆنتترۆلی بکە جا ڕەنگە باجی زۆریشی بۆ بە ڕەنگە قیمەتی زۆری بۆ بە گیانی سەربازەکانی فشاری زۆرتری لەسەر بێ بەڵامیتر کاک بێسون ئەم نیەت و ئەم قسە و ئەم ختابانەی دۆناڵد ترامپیدا یعنی پاشەکشە ناکە ئامانجێکی هەیە ئەبێ بەدی بێنێ و ئەوەی کە جەنابشت باس کردکە بەحاز لە بیت و مەسلەی چەکی ئەتۆمیەکە یان ئەتۆمی تەقلیدیش بێ قسەکە لەسەرەوەی کە ئامانجەکانی بەدی بێنێ بڵێ ناگەڕێمەوە لەم شەڕە ئەو ئەمڕۆ خەناتی دوانزەی چواردەی ئیسرائیلیش لە زاری بەرپرسانی عسکەریەوە ئەڵێ ئێمە ئامادەین بۆ شەڕێکی دوور و درێژ ڕاستی تا دوێنێ و پێرەشەریان و 48 لە پڕێکا بوو بەسەڵەوە بوو ڕاستی نازانم ئەوانە چەند دقیقە ئەو ئامارانە ئەمریکا خۆی بڵاوی کردو خەمە بەسمەیە نازانم بەشێک لە پرۆپەگاندا بەڵام ئێران لە ڕاستیە لەم بارەوە زەربەی گەورەی خواردووە و وا دیاریشەکە ئێران زۆر نەیتوانیەوە پارێزگاری لە ئەم هێزەی بکە و تەرکیزی سەرەکی ئێرانیەکان لە ڕاستیە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕۆدووە لەسەر درۆن و لەسەر موشکی بالیستی ئەوەی کە دوێنێ باسمان کرد کە هێزێکی دوژمن پڕووکێنەری ئێرانە یعنی دوژمنەکە ئەپڕووکێنێ چونکە درۆنەکەی زۆر هەرزانە موشەکەشی زۆر هەرزانە ئەیتەقێنێ و کە بە دەرەجەی زۆریش ئەیتەقێنێ ئیتر بەرامبەر هیچی پێ ناکرێت لەگەڵیا و بۆ کولی درۆنێکیشە بێت حدودی چەنا دەیان $1000 یان $100,000 تا $1,000,000 خەرجکە ئامانجەکەی باش پێکا بوو لە ڕاستیە بۆم دوەوەی کە تۆتت هەم درۆن و هەم موشک مەسەلەن هیچ زیاتر لە 20 ساڵیشە هیچ تەرکیزی نەخستۆتە سەر هیچ فڕۆکەیەکی جەنگی پێشکەوت و بکڕێەوە هێزە دەریایەکەشی دەرکەوت کە شتێکی گرنگ نەبوو حاصل تەرکیزی لەسەر قوربانی گەر هرمز بۆ خێرایەکە لە ڕاستیە ئامانجی زۆری پێکاوە هەم درۆنەکانی و هەموو شەبالیستەکانی ڕەنگە لە تەسەور و تەوەقعی تەنانەت ئەمریکا و ئیسرائیلیش نەبوو بێ ئەو مەسەرەن هەندێک زانیاری کاک بێسون باش لەوەکەن مەسەلەن تەنها لە یەک شوێن 6,000 کەس 24 ساعات کاریان کردو بۆ دروستکردنی درۆن لە یەکە لەو تونێلانەی ئەوە خۆی لە ڕاستیە پرسیارێکی زۆر جددیەکیانەوەیە کە ئێران زۆر باش ئەو شوێنانەی پێکاوە ئەلەو شەڕەیە ینی بە دڵی خۆی مەسەن لەو بنکە سەرەکیانەی بەحرێن لە وڵاتانی کەندا و ئەوەش ڕاستەکە ئەمریکەکان لە ئەمڕۆ فڕۆکەخانەی دووبەی بینی بەڵێ چۆن دووکەڵی لێبەر زۆر زانێت خات دیمەنی ئەوە بدۆزەرەوە بێنەرە سەر شاشەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە 18 وڵات گوایە ئەم پاتریۆتانەی هەیە خۆی لە ئەسڵ ئێستا مەسەرن لە وڵاتانی ئەوروپاش هەیەی لە کۆریا جنوبی هەیەی لە یابان لە
خۆ ڕەنگە بتوانێت بیانگۆزێتەوە بەڵام یەکەم کارەکە قورسە دووەم کاتیشی زۆر پێویستە بۆی بنکەیە زۆر گرانیشە پاتری بەڵێ گواستنەوەکەی کارێکی قورسە لەگەڵەوە شەکە بێسونیەک یەک خاڵی تر هێنەیە ینی مەسەلەن ئەمریکا یۆتۆپیایەکی لەم بابەتەوە نیشانی جیهاندا بوو کە پاتریۆت یان ئەم موشەکانە بەرگری هەموو هێرشەکانی دوژمنەکە بەڵام لە ڕاستیە ئەم فۆبیایە ئێران تێکشکاندووە و تێکشکاندنەکەشی پێم وان نییە ینی شتێکی عادی بێ ئەوەنەی کە زۆر استراتیژیانە تاران لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کاری لەسەر ئەمە کردووە کە وەکو تۆڵی ئەو هەموو خەرجێ زۆرەی بخاتە ئەمریکا و هاوپەیمانەکانی و لە کاتێکا ئێستا قسە لەسەرەوەیە وەی کە تۆڵی لە ئیسرائیلش و ئەمریکاش تووشی کەم بوو یا کەمی ئەم پاتریۆتانە بوون و تەنانەت لە زۆر شوێن بەو جگەلەوەی کە ئەمریکا لە منتەقەکە دایناوە بۆ ئاشکراکردنی ئەو موشەکانی کە ئێرانی گرێتە ئیسرائیل لە کەنداوە پێی بڵێ پێشتر ئەوانە شکستی خواردووە لەو پێنج سیستەمە پاتریۆتی کە ئیسرائیل خۆشی دایناوە یعنی لە هەر پێنجی زۆر جار موشەکانی ئێران تێپەڕ زەربەی گەورەی داوە و میدیاکان باز لەوەکەن موشەکە بالیستیەکانی ئێران لە لێدان لە تەل ئەبیب و دڵی ئیسرائیل میدیاکانی ئیسرائیل گەمارۆی میدیاکانی دەرەوەیان داوە نایڵن ئاشکرابی ئەگەر نازیانی زۆری داوە یعنی قسەکەمەوەی ئێران لەم بابەتە ئەوستا زۆر استراتیژیانە بیری لەوە کردوتەوە کە چۆن بتوانێت یعنی تووشی شڵەژانیان بکە تووشی ئەوەیان بکە کە لە بەرامبەر ئەو یۆتۆپیای دروستیان کرد بۆ ئەو فۆبیایە بشکێنێ بۆیە لە ڕاستیە ئەوەی کە جەناب ڕەنگە لە کەمبوونەوەی ئەم چەکە کاریگەری کە بخۆیان پیان وا بووە توان هەموو موشەکەکانی ئێران تێک بشکێنن و بۆیان کۆنتترۆل نەکراوە زەربەیەشی گەورە بەر هاوپەیمانەکان و شوێنە استراتیژەکانیان بە تایبەتی لە دووبەی لە ئیمارات کراوە بۆیە ینی باز لەوە کرێ کە ڕەنگە ترەمپێزی زەمینی بێنێ وەکو نیشانی بدا بۆی ئەمە لە زوو کۆتایی پێبێنێ یانەوەی کە باسمان کرد بە جۆرێک لە جۆرەکان چەکی ئەتۆمی تەقلیدی بەکار بێنێ هەموو ئەوانە ڕاستە بۆیە قسەکەوەی ئەوانیانێ بە هەر جۆرێک وێ شەڕەکە احتیوا بکەن و خۆیان مثلا لەم 24 ساعتی ڕابردووە دۆناڵد ترەمپ بڵێ ئێمە لە سەتی درۆنەکانیمان لە ناو بردووە لێناوی چی بردووە کە چیوانیە لە ڕاستیە ئەوەی کاڵێ هەفتا و هەشتای موشەکانیمان لە ناو بردووە ئەخروانیە ئێفەر بوو ئەمڕۆ مەتاری دووبەی بۆ گڕوانە کاکە بۆ ناو خۆی ئەمریکا و قسانە گرنگە جاری وای لە شارێکی خۆراوایە لە سەتا هەفتای خەڵکەکە نازانێت سەرۆکی شارەوانی چێە لە سەتا پەنجای نازانێت سەرۆگۆزیران سەرۆگۆزیران چێ ئەمریکی بەعام لە دابراون لە باقیاتی دنیا ئاگیان لێنێ بەسگویان لەو قسەیە کە زۆربەی هەرە زۆری خەڵک لە شەڕی ئێران عێراق زانیویانە عێراق هەیە وڵاتە و یعنی بە حکاک بێسون ئەم شەڕە سەرکێشێ بۆ شتی پێشببینی نەکراو بۆ کارەساتی زۆرتر و بۆ موسیبەتی زۆرتر و بۆ قوربانی بوونی زۆر ئەو تیکە قازم بەرە ئێستا خۆم خۆ قسەمان لەسەری کرد زۆربەی ئەو شتانی کە ئەڵی پێشببینی نەکرا و پێشببینیمان کردوون هەمووی بەڕێزان لەسەر ئەم تیکە قازە زانیاریەک نووسراوە بەس ئەم شەو ناتوانین بێڵێن لای کاگەنۆرە بزانین با بەوادری شتەکە دەربکەوێ هەواڵێکی زۆر گرنگە شتێکە کە ئەگەری هەیە گۆڕانکاری لە جەنگەکەیان دروست بکە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئەمریکیەکان حسابیان بۆ ئەوە نەکردبوو کە ئێران هێرش بکاتە سەر بنکەکانیان لە وڵاتانی کەندا و بێگومان ئەگەر لە چەند سەعاتی داهاتووە ئەو شتەش نەبینین کە لەسەر ئەم وەرەقەیە کاگەنۆش بۆ منی نووسی ئەوەش ئاقاری شەڕەکە ئەگۆڕێ زۆر سوپاسدانەکەم ئەم شەڕێکاک بێستون بە هەر حاڵ لە هەر حاڵەتێکە لە حاڵەتی دانووسان و وەستاندنیشیان نەگۆڕێنی سیستەمەکەش ینی ڕووداوگەلی گەورە بە دوای خۆیانێ کە ڕەنگە زۆریشیان تەوقع نەکراوبوو ناگە ڕەنگە بڵێ چیەکێکیان مەسەلەن ئەو هەموو هێرشانەیە کرێتە سەر ئیمارات بە دلیلێکە کە ئیمارات زۆر جددیە لەم شەڕانە و هەژمون و هەیمەنەی گەورەی هەیە و ڕەنگە یەکێ لەو وڵاتانەی کە سوودمەند دەبێت لە ئاڵگۆڕەکان و داهاتوی ئەم شەڕە ئیماراتە بە وەرگرتنەوەی هەرسێ دوورگەکەی تومبی گەورە و سوغرا و ئەبوو موسا کە نزیکن لەم استراتیژیای هورمز و خارک و ئەو منتیقەیە و زۆریش بۆی گرنگە